میوانەکەم بەڕێز دکتۆر بەڕێز ڕەوار هادی سەرۆکی لیژنەی یاسایی لە پەرلەمانی عێراق. کاک ڕەوار زۆر بەخێر بێی. بەپێی مادەی 111 و 112 دەستور هەرێمی کوردستان دەتوانێت خاوەندارێتی و مامەڵە بە سامانە سروشتیەکانی خۆیەوە بکات. مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان چین؟ ئەگەر باس لە مافە دەستوریەکانیان با بڵێن اختصاساتی هەرێمی کوردستان بکەین لە دەستور بە شێوەیەکی گشتی یانیش باس لەوە بکەین کە هەرێمی کوردستان لە بواری تاقا و لە بواری نەفت و غاز دەتوانێت چی بکە. ئەگەر بە شێوەیەکی گشتی لە بیدایەت باس لە اختصاساتی هەرێمی کوردستان بکەین دیارە ئەو مادانەی کە لە دەستوری عراقی باس لەو بابەتە دەکاتن چەند مادەکن لە مادەی 110 دەست پێ دەکات لە مادەی 110 باس لەوەی دەکات دەری اختصاساتی حەسری سوڵتاتی ئیتیحادی ژماردیتی مەجموعە اختصاساتن کە سیاسەتی خارجیە و ڕسمی سیاسی مالیە و هەندێک بابەتی میاهی خارجیە و جنسیە ئەو بابەتانن کە لە مادەی 110 هاتی ئەوانە اختصاساتی حەسری سوڵتاتی ئیتیحادینە و هەر لە دەستوریش باس لە اختصاساتی مشترک دەکات لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمەکان و لەگەر حکوومەتی ئیتیحادی لەوێش کۆمەڵک بابەتە تایبەت بە بابەتی ئیدارەدانی بابەتی گۆمرجی و هەروەها سەحە و بیئە و تەنمیە و خوێندن و هەروەها ئاوی ناوخۆیی کەواتە لێرە جیاکردنەوەکی زۆر واضح هەیە لە دەستوری عراقی لە بینی ئەو دوو مادەی 110 کە هەموو سەلاحیەتەکانی دایتە سوڵتاتی ئیتیحادی و مادەی 114 کە اختصاساتی مشترک. بەڵام کە دێنە سەر مادەی 115 زۆر بە واضحی باس لەوەی دەکاتن هەر شتێک ئەگەر لە اختصاساتی حصری دەسەڵاتی ینی حکوومەتی سوڵتاتی ئیتیحادی نەبی ئەوە لە دەسەڵاتی سوڵتاتی هەرێمەکانە کەواتە هەرێمەکان دەتوانن ئەو ممارسەی ئەو اختصاسانە بکەن و لە حالەتێکیش ئەگەر هاتو تعارض بوو لە بینی قانونی هەرێمەکان لەگەر قانونی ئیتیحادی سەبارەت بەو بابەتانی کە اختصاساتی حصری نینە کەواتە مشترەکن لە بینی هەردووکیان ئەولەویە لەو حالەتە لە بۆ قانونی هەرێمەکان دەبێت. دەستوری عراقی وا ئەو پرسیارە بکەم ئێستا بەپێی دەستور بەپێی یاسا گرێبەستەکانی بواری وزەی هەرێمی کوردستان هیچ کێشەیەکی یاسایی دێنە سەر ئەو بابەتە ئێستا کە باسی اختصاساتی حەسری سوڵتاتی ئیتیحادیمان کردو اختصاساتی مشترەکمان کرد کە دوو مادەی تایبەتیان هەیە ئەو کاتت ئێستا دێنە سەر مادەی 112 ئەگەر مشەڕعی دەستوری ئەگەر دەستوری عراقی مەبەستی ئەوە بوایە کە اختصاساتی سوڵتاتی ئیتیحادیە بابەتی نفتی عراقی و هەروەها ئیبرینی کوردستان و غازی هەرێمی کوردستان ئەو کاتە لە مادەی 110 دەستور وەکو بابەتەکانی دیکە لەوێن دەرێ دەنووسراوە لەوێن دەرێ باسی دەکراکەوە اختصاساتی حەسری حکوومەتی ئیتیحادی مەسەلەن ئەمە کە باس لە ئاوی خارجی دەکەین میاهی خارجی دەکەین لە مادەی 110 باسی لێوکرا خۆ مشەڕعی دەستوری ئەو کاتە دەیتوانی ئەو بابەتەش لە زمانی ئەوێ جێ بکاتەوە ئەو ئەگەر بە ینی شکلیان باسی دەستور بکەین و باسی تەنزیمی مادەکان بکەین بەڵام ئەگەر بێنە سەر خودی مادەی 112 لە مادەی 112 کە لە دوو فقرە پێک دێ یەکەم و دووەمیان لە یەکەم جیاکاریەکی کردیە لەگەڵ دووەم لەسەر ئەو حقوڵانەی کە نفتی لێ دەردەهێنرێتن پێشی قرارکردنی دەستور پێشی ساڵی 2005 و ئەو بیرە نەفتانەی کە لە دوای ساڵی 2005 کە استخراجیان دێ و اکتشاف دەکرێن و نفتیان لێ دەردەهێنرێت. ئەگەر سەرەتا باسی ئەو بیرە نەفتانە بکەین کە پێشی ساڵی 2005 لەوێ زۆر بە واضحی باز دەکات دەرێ سوڵتاتی ئیتیحادی ئیدارە دەکەن لەگەڵ هەرێمی کوردستان لەوێ کەلیمەی معی بەکارهێنا سوڵتاتی ئیتیحادی مع سوڵتات الأقالیم کەواتە بێ بە هاوبەشی بێت کەواتە دەبێ بە هاوبەشی بێتن و لەوێ هەر لەوێش باسی کردیە دەبێت تعویزی هەرێمیش بکرێتەوە لە ماوەی ئەو چەند ساڵێنەی پێشووتر پێشی 2003 کە حکوومەتی دیکتاتۆری ئەو کات هەرێمی کوردستانی بێبەش کردبوو لە مافەداراییەکانی خۆی ئەو ئەعمار و ئەو پێشکەوتنانی کە لە محافظاتی غیری هەرێمی کوردستان هەبوو لە کوردستان نەبوو لەوێ باسی لەوەش کردیە کە دەبێ هەرێمی کوردستان حەسەتی جیای هەبیتن و زۆریش واضح ئیدارەدانەکە بە هاوبەشی لە بینی حکوومەتی سوڵتاتی ئیتیحادی و هەرێمی کوردستان دەبێت. بەڵام کە دێنە سەر بابەتی بەشی دووەمیان ئەوەی دووەمیان ئەو بیرە نەفتانن کە لە نوێ ئیستیکشاف دەکرێن کەواتە مادەم جیای کردیتەوە ئەوەی یەکەمیان بە مشتەرەکی لەگەر حکوومەتی ئیتیحادی بەڕێوە دەبدرێت ئەوەی دووەمیان نوێیەکان تەنها یەک شتی تێدا هەیە ڕسمی استراتیجی لەگەڵ هەرێمی کوردستان بەیەکەوە جێبەجێ دەکەن. مادەی 112 زۆر مادەی واضح زۆر بە تەرکیزی نووسرایەوە زۆر بە وردی نووسرایەوە ئەگەر بین هەندێک لە بابەتەکە ورد بینەوە لە فقرەی یەکەم کەلیمەی معی بەکارهێنایە یعنی سوڵتاتی ئیتیحادی لەگەڵ هەرێمەکان ئیدارەی چەلگەنەوتیەکان دەکەن بەڵام لەوەی دووەم معن بەکاری هێنایە تەمان ئەوەی گەربگەرێنەوە سەر زمانی عەرەبیش
لە کە دەرێن مع حرف جەرا ئەوەی یەکەم ئیداری دەکات لەگەڵ ئەوەی دووەمیان بەڵام کە دێنە سەر بەشی دووەمیان لە جیاتی معنی بەکارهێنا لێرە چ دەبیتن یعنی بەقوترە لە زمانی عەربی ئەوە ظەرفە و لە بۆ حالیش ینی بەکاردەهێنرێت کەواتە هەرێمی کوردستان لەگەڵ سوڵتاتی ئیتیحادی لێک کاتدا بێکەوە ینی ئێساگەر بنمونەی زۆر سادە بینینەوە کەسێک کارێک دەکا فلان ئەو کارەی کرد لەگەڵ فران لەگەڵ ئەو کەسەی دیکەیان بەڵام لەوەی دووەمیان نەخێت بێکەوە ئەو کارەیان کرد یعنی ئەو دیقەی نووسینەوەی مادەی 112 کاتی خۆی مشەڕی ئەوانەی کە دەستوریان نووسیتەوە زۆر دقیق بوونێ لەو بابەتە یعنی جیاکاریی زۆر باشیان لە بینی ئەو بیرەنەوتانە کردیە کە پێشترێ ئیستیکشاف کرا ئیدارەکەی بەستە نوێیانی هەرێمی کوردستان یاسای و دەستورین سەدێمە سەر ئەوەی ئیدارەکەی ئەوانەی پێشووتر بێکەوەی بەڵام ئەویان زۆر بەقوترە ئەمە مەجموعە گرێبەستی پێشووترمان هەبوو لە هەرێمی کوردستان و لایانی حکوومەتی ئیتیحادی ئەو کاتە مابڵێن داوای لە محاکمی بەغدا تۆمار کرد لەسەر هەرێمی کوردستان و بڕیاریش لە محکمەی تەمیز دەرچوو کە گرێبەستەکان بەڵێ گرێبەستی قانونین بەڵێ گرێبەستەکان گرێبەستی یاسایین و هەروەها کاری پێ دەکرێت لە ئاخر مەرحەلەی لایانی ئیتیحادی ئەو بڕیارانەی تەمیز کردەوە ئاخر مەرحەلەی تەمیزیش تەصحیحی قراری تەمیزی بوو محکمەی تەمیزی عراقی بڕیاریدا و بڕیاری ڕەتکردنەوەی تەصحیحەکەی ئەوانیشیدا کە ئەو گرێبەستانە گرێبەستی یاساین کەواتە وەکو باسم کرد مادەی دەستوریمان هەیە مادەی 112 کە ڕێ بە هەرێم دەدا لەو بیرە نەفتانەی کە لە نوێ ئیستیکشاف دەکرێن ئەو بەڕێوەی دەبا و هەروەها و بڕیاری دادگاشمان هەیە بە دادگای تەمیزیشمان هەیە کە لەو بابەتە دەرچووە تەنها سوڵتاتی ئیتیحادی سەبارەت بەو بیرە نەفتانی کە لە نوێ دەدۆزرێنەوە ئەوەیە کە ڕسمی سیاسەتی استراتیجی نەفتەکەی دەکات یعنی ئەوە نییە ئیدارەی لەگەڵ هەرێمی کوردستان بکەیان داخلی گرێبەستەکان بێت بەڵام ڕسمی سیاست ئەوەیە کە بێکەوە هەردووچیان بێکەوە ڕسمی سیاست دەکەن پێویستمان بەوەیە ئەو کەمیە نەفتە بنێرینە دەرەوە پێویستمان بەوەیە بەو شێوازە یعنی ئەوە شێوەی ئامە بەڵام وردەکاری بەڕێوەبردننی بیرە نەفتەکان و استخراجی بیرە نەفتەکان دەکەوتە سەرحەتی هەرێمی کوردستان زۆر باشە یاسای نەوتوگاز ئەگەر لە پەرلەمانی عێراق دەربکرێت ئەم کێشانش چارەسەر ناکە نە عێراقی دیەوەنە لایەنەکان لەم بارەیەوە گلەیی دەکەن قسە دەکەن نە بەو شێوەیە دەبێت کە ئێستا هەیە یعنی هەم هەرێمی کوردستان خۆی بە حەق دەزانێت ئێستا هەم عێراق دیارە بابەتی یاسای نەفتوگاز لە مێژە کار لەسەر بابەتە دەکرێت لە ساڵی 2007 حکوومەت مەشروعی پرۆژە یاسایەکی لە بۆ پەرلەمانی عێراق نارد ئەو کاتە هەر بەخۆشی لە دوای ئەوە کە بۆ کێشە لە نێوان لایەنە سیاسیەکان مەشروعەکەی سەحب کردەوە لە هەموو لە کاتی پێکهێنانی هەموو کابینەکان لە بەغدا یەک لە مەرجەکانی ئێمە وەکو کوتلەی پارتی دیموکراتی کوردستان و هەروەها وەکو کوردیش ئەوەیە کە پێویستە یاسای نەفتوگاز دەربچی لە پەرلەمانی عێراق لە ئەوەی ئەو کێشانەی کە هەیە تا ئێستا چارەسەر بکرێت طبعاً کە یاساکەش دەردەچی دەبی بە شێوەیەک بی موافق بی لەگەڵ مادەی 112 یعنی ئەوانیش ئەوە باش دەزانن ئەگەر ئەو یاسایە دەربچی ناتوانن بە شێوازێک یاسایەکە دەربچێن کە مخالفەی مادەی 112 بکە و مادەی 112 زۆر وازەحە پێم وایە ئەوە یەکێکە لە هۆکارەکانی کە لایەنی عەرەبی لە عێراق خۆی دەزستەوە لە تەشریعکردنی یاسای نەفتوگاز بەڵێ ئەگەر یاسای نەفتوگاز تەشریع بکرێەوە موافق بی لەگەڵ مادەی 112 دەستور ئەو کێشانی کە ئێستا باسی لێ دەکەین ئەوەی کە ئێستامە گفتوگۆی لەسەر دەکەین هەموو ئەو بابەتانە هەمووی دەبڕێتەوە چونکە ئێستا ئێمە کار بە یاسایەک دەکەین کە پێشی ڕوخانی حکوومەتی دیکتاتۆری ئەو کات بووە پێشی ئەو دەستورە نوێ بووە ئەو کاتە عێراقی ئیتیحادی فیدرالی نەبووە یاسایەک بووە بە شێوەیەک داڕێژراوە کە زیاتر لەگەڵ مرکزیەتی عێراق بودجاوە بەڵام ئێستا لە دوای ساڵی 2005 ناکرێتی دیکە کار بەو یاسایە بکرێت لە عێراق چونکە ئەو مافە دەستوریانەی کە لە دەستوری عێراقدا هاتیە بە تەواوی پێچەوانەیە لەگەڵەوەی کە لە یاسای نەفتوغازی پێشووتردا. زۆر سپاس دکتۆر ڕێبوار هادی سەرۆکی لیژنەی یاسای پەرلەمانی عێراق زۆر بەخێر بێت. دەستخۆش.